مەکتەبی شەهیدان و پێشمەرگە دێرینەکان دیارە هەمیشە لە پلان و بەرنامەیدا کە دیدار و ڕێزلانە و کۆبنەوەی تایبەت بە پێشمەرگەی دێرین و پێشمەرگەی دوای ڕاپەڕین و شەهیدان و کەم ئەندامان و زیندانی سیاسی و ئەو چین و توێژانە بکات. ئەمە شێشێک لەو دیدار و کۆبنەوانەیە کە لێرە لە بە هاوکاری مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵ و هەروەها بە هاوکاری ئەنجومەنی پێشمەرگە دێرینەکانی سنووری مەڵبەندی ڕاپەڕین پێوە هەستاوین کە تێدا ژمارەیەکی بەرچاو لە خانەوادەی شەهیدان و هەروەها پۆلێک لە پێشمەرگە و تێکۆشەرانی کاروانی ڕابوونی ئیسلامی کوردستان لێرە لە خزمەتیان داین. تابلۆ ڕێزلێنانمان بۆ ژمارەیەک لە کەسوکاری شەهیدان و پۆلێک لە پێشمەرگە ئامادە کردووە. زۆر خۆشحاڵین، حەز دەکەین کە ئەمە هەم ئەرچی خۆمانە هەم ڕاستەکەی ئەم چین و توێژانش مشتاقی ئەو جۆرە دیدارانانن. بێگومان کاروباری ئەمە بێکەم و کورتی نابێت، بۆ ئێمە لێرەوە داوای لێبوردن لە هەر بەڕێزێک دەکەین کەگەر لە بیرمان چوو بیان کەم و کورتیەک هەبێت کە خەباتیان کردووە لە پێشتر و هەروەها بنەماڵی ئەو شەهیدانی کە خەباتیان کردو لە ئەنجامی خەباتەکاندا شەهید بوون، بنەماڵەکانیان بانگەشت کراون لێرە و میوانداری کراون و خەڵاتی ڕێزلێنان پێشکەشکراوە لەلایەن بەڕێز مامۆستا سەعادی لاپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کە هیوادارین ئینشاءالله ئەم دیدار بە چاوپێکەوتنانە زیاتر بن و ڕێزلێنانەکان بۆ پۆلەکانی تری پێشمەرگە و ئەو کەسانی کەوا لەو خەبات لەو ڕابوونی ئیسلامیدا ماندوو بوون ئینشاءالله زیاتر هاوکاری بکرێن و لەبیر نەکرێن و خەباتیان بە هەندە ڕژگری ئینشاءالله.